سڵاوتان لێبێ باشی سپاس نای بەڕێزە میوان میێڤان بەڵێ ئەو کاکەیە کارزان کارزان بەڵێ خەڵکی کوێ کاک کارزان ئاکرێ. ئاکری ئەی تۆ ئاکرێ تۆش ئاکری بەڵێ. بەس ماشەڵا تۆ سۆرانی باش قسە دەکەیت ئەدیکۆ ئەدیکو باشە ئەو ناوە خۆشە کێ لی ناوی میێڤان بابم بابت دیارە باب زۆر حەزی بە میوان و میوانداریە ئەرێ والله لێ باشە هەر ساغ بن ئیشەڵڵا چۆنە هاتون بۆ فامیلی مۆڵ والله قلت ما زوج بقوري جۆ بگۆڕە بۆ پیاسە هاتون بەڵێ هەردووکتان برادرن وایە چەند ساڵە برادرن ناف ساڵە حەف ساڵە بەڵێ لە مەعات پێکەوە بوو لە مەحەد پێکەوە بوون هەتا ئێستا بەڵێ زۆر چاکە ژیانی تەلەبایەتی خۆشە وایە وڵۆ بۆش بوو باش بوو بەدڵی نێرەی تۆ چۆن بوو باش ببینیش چ مەحەدێکتان تاوا کردووە فنون جميلة من جەمیلە دەستان خۆش بێ هەردووکتان ئەو بەشتان تاوا کردووە لەشتان ساق بێ ئێستا بەچێوە سەر قاڵن چ کارێک دەکەن والله ايش شكا ئیشوکار ینی چ کارێک سەر کاسپی بەڵێ بەڵێ ناس لۆ پێشمەرگە تۆ پێشمەرگەی سەر و سەر چاو چاو. ئێوە شانازین ئێوە جێگەی شانازین عزیز. سپاس دەکەم باشە لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنن والله باشي باشی برك كمان هي زانیاری باشە ئەی تۆ بۆشی نامی تۆ باشی ئەڵە باشم یعنی بزانین چۆنە ئێستا پرسیاردان لێگەم بزانم وەڵامەکە دەزانن بەسەر چا ئەی ئەگەر وەڵامەکەتان نەزانی چیم پێشکەشەکەن مضي خط بەڵی خۆ اتقرار بالله وەڵی من حەزم لە بەسەرهاتی خۆشە لە نوکتەی خۆشە ئەگەر دەنگتان خۆشە گۆرانێکی خۆشم بۆ بڵێ دەنگی خۆشە والله والله ماشەڵڵا لە کوردیەکانی ئەمەنە جوانە ئەنجاڵە دەنگیشی خۆشە زەنگ گۆرانێکی خۆشمان بۆ لێ لا بۆ لا خوش مرة ئەڵە دەنگی خۆشە دەنگی خۆشە دەنگی خۆشە زۆر چ گۆرانێکتان بۆ لێ زیاتر والله باشە پرسیارەکەتان لێ یەکەم ناوی وڵاتێکم پێ بڵێن بەڵێ کە ساڵ تێیدا سیانزە مانگە ئێستا ساڵ لای خۆمان دوانزە مانگە بەڵام لە وڵاتە سیانزە مانگە بەڵێ اختیارتان ئێمە باشە باش یۆنان ئەسیوبیا بەلجیکا ايثيوبيا تۆڵێ ئەسیوبیا ئەی تۆ ئەیشا سوبیا تۆژەڵێ ئەسیوبیا بەڵێ برادري باي قرار یەک قسە بکەن دەستان خۆش بێ وەڵامەکەتان ڕاستە بوونە خاوەن خەڵات خەڵاتێکم پێبن بۆ دوو ئەو کاکەیە فەرمونون ئەوە کارتی تێکساس چیکنە دەچن لێ بە فرینان دەخۆن باشە خوش بي ئەوە میوانن بڕۆ نانێک بخۆن اینجا دایوەرن بازاری بکەن یاخوا بەخێر بێن سەر چاو زۆر خۆشحاڵ بووم شتێکی خۆشم بۆ باز ناکەن والله وقت نزاري بۆ وەختی وەڵا ئێستا وەختێدی ئەم دقێ زۆر زۆر وەختێدی لەگەڵ ئەو برادێرە تاتۆڵی لە مەحەجیش بەیەکەوە بووین دیارشتی خۆش زۆر ڕوویاوە لك ناوي هي لك من وەڵا دێڵە بۆ والله بەخۆ دەپیەکەنی کەدەوە دیارە ئێستش بێکەوەن ڕۆژانەوەە بێکەوە کار دەکەنیان هەریەکە لە والله شوێن بكار وابشتانا برك اوينا يعني لك دابراي لێک دابراوە باشە بەس هەموو برادێکە ها کۆمەڵشتی خۆش هەیە لە نێوانیا کە ڕووی داوە بەسەر هاتێکی خۆشە لە کاتی دەوامە لە کاتی بازارە والله او زيادة هيت يا منا ئەو زیاتر هێنی دە شتێکم پێشکەشکن چۆن شتی وا بێ شتی وا دەبێ باشە سپاسانەکەم زۆر خۆشحاڵ بووم کاتێکی خۆش خواتان لەگەڵ